ئەو قەرتاسیانە ئەم بەرەیانەوە ئەمە سەرەتایەکانە 1 بۆ 6 ڕەشەکان ناوەندی و ئامادەیی. بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، ڕێکخراوی هاواری خێرخوازی ئۆفیسی تەکیە ئەمڕۆ کە موچەی مانگی 7 و 8 دابەش کرد بە سەر مناڵە ناسدارەکاندا و لەم دابشکردنەدا سوپاس بۆ خوای پەروەردگار دابشکردنی قرتاسی و جانتا و پێداویستیانی قوتابخانە دابشکرا بەسەر قوتابیەکاندا بەدەست بەسەر مناڵە ناسدارەکاندا. بۆی ئەمە جێی دڵخۆشی و دەستخۆشیە بۆی کەوا خێرخوازان هاوکاری ئەم ڕێکخراون لە کوردستاندا کەوا سەدان منداڵ کە کەفالەت کراوە کە خزمەت دەکرێت و لە کاتێکدا لە کوردستاندا دەبینی کەوە موچەی مانگی 7 تا ئێستا دابەش نەکراوە، بەڵام ئەم ڕێکخراوە موچەی مانگی 7 و 8 دابەش دەکات. بۆیە لێرە و دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان، خوای پەروەردگار پاداشتی بە خێران باتەوە کە هاوکاری ئەم ڕێکخراوە دەکەن، ڕێکخراوی هاواری خێرخوازی و داواشیان لێ دەکەین کە هاوکاری ئەم ڕێکخراوە بن بۆی بتوانین زیاتر کەفالەتی مناڵەکان بکەن و زیاتر خزمەتەکان فراوانتر بکەن، بۆی بتوانین زیاتر لەم سەروبەندی قوتابخانەیەدا نەکەر قرتاسیە و جانتایان بینێ، بەڵکو هەموو ئەو مناڵە نازدارانە جلی قوتابخانەشیان بۆ بکڕین، جلی قوتابخانەی بۆ بکڕی بۆی جیاواز نەبێت لەگەڵ مناڵێکیان. لێوان خوای گەورە بەرەکەت کاتە دین و ئیمانتانەوە لە بەڵاو مسیبەتی خراپە دوور بن، بەم گەرمایە بە گەرما بە سەرما لە دوور و نێزیک هەوڵ جێشەگەن لەبەر خاتری مناڵەکانی ئێمە. ئەو خوای گەورەی پاداشیەکە بێ کە تامێ هەست کەسێ بە لۆقێک بە بەنزینێ بە نوکێ قەڵەمێ بە هەنگایە بە قسەیە خوای گەورەی خۆی پاداشتانداتەوە بە ئێمە نادرێتە ئەم زەرفانە وەک یادە ئەمنە بە ڕێزن لای من چونکە هەست کەسێ مناڵی منی لەبیرە لەم خواتەوە لەبیر بێ هەست کاتێ تاکی کانتۆرەکەم ئەم وەرەخاندینم دوعا بۆتانەکەم دوای نێژی بەین دوعا بۆ یەکە بێتانەکەم هەچی منی لەبیرە خوای ئەو لەبیر بێت ترخوای نمونەیان زۆر بێ جێژنانان ڕەمەزانان مەکتەبکرانەوە هەموو یارمەتی مناڵی منەدەن مناڵی عالەمەدەن ئیتر خوایە ئەو عالەمە نیە چاو لەوان کە خێرخوازان بەرەکەت کات دەمەنی دینی و ئیمانیانەوە خوای ماڵ و ناڵیان سەلامەتکە حیا حورمەتیان سەلامەتکە لە بەڵاو مسیبەتی خراپە دوور شوێنەکەت خراپە ماوە سارەوەز بۆ بێت. بەڕاستی دەستخۆشیان لێکم بەڕاستی سوپاسیان نەکەم هاوکاری ئێمن لە سەرما لە گەرما لە ڕەمەزانان لە هەموو کاتێکە هاوکارمان خەمخۆرمانن بەڕاستی من یەک شوێنتر نییە تەنها ئێرە نەبێ یارمەتی مەکە زۆر سوپاسیان نەکەم خۆشیان لێکم هەموو دوای نوێژ و دوعای خێریان بۆ ئەکەم بەڕاستی زۆر سوپاسیان نەکەم دەستخۆشی بەرنامەکەیان لێکم کە دێنە لێرە هاوکارمانن هیلاکە بن لەگەڵمانە بە ڕەمەزانان بە سەرما بە گەرما بە نەوتیان بە زەخیرەیان ئەوی سەرجانتایان هێناوە پاریان بۆمان هێناوە ئارە وڵات هەوایە هاوکارمانن زۆر زۆریش هاوکارمان بۆیە بەڵام ئەگەر لە سەری دوودانەوە مناڵە هەبوو ئەتوانین